گیزەرەکەت کە کارەبایەکی زۆری دەوێ وەختی لە بۆ دامەنێ حسابە پرۆژەی ڕووناچی نرخ لەسەر هاوڵاتی ڕادێ بای ئەوەندە کارەبا بەکاربینیتن کە پێویستی پێ هەیە کارەبای هەموو دنیا بینی ئەگەر بەبێ مەعیار و پێوەر بەکاری بینی بەشمان ناکە ژینگەشی خاوێن دەبیتن چەندین مۆلیدە لە شارەکان دەکوژێنەوە کارەبایەکی بەردەوامت دەبیتن دوو بەپێی ئەو میکانزمەی دانرایە ئەگەر هاوڵاتی ئەو تەعاملێ لەگەڵ مۆلیدەی کردیە لەگەڵ 24 کاتژمێریەکەش بکە بە دڵنیاییەوە ئەو دوو پارەیە کە پارەیەک لە بۆ مۆلیدە بوو پارەیەک لە بۆ کارەبای نیشتیمانی بوو ناگاتە ئەو حەدەی بەڵام ئەگەر بە بەردەوامی بەکاری بێنی و زۆر بەکاری بێنی و زیادە مەسرەفی تێدا بکەی بە دڵنیاییەوە تۆ لە ڕۆژدا گلۆپەکانت مەکوژێنەوە لەسەر حسابە گیزەرەکەت کە کارەبایەکی زۆری دەوێ وەختی لە بۆ دامەنێ حسابە ژوورەکەت بە زێدەی هیتەرەکەت مەکوژێنەوە لەسەر حسابە هەم هاوڵاتی لێ ڕادێ هەم پرۆژەکە استراتیژیە ڕووناچی لە لای ئێمە گرنگە و بە هیچ نەوعاچیش جەنابی سەرۆک وەزیران هەمیشە لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکان بە تایبەتی لەگەڵ وەزارەتی کارەبا ئەو کاتی کە ئەو بابەتە شیکرایتەوە و ڕەزامەند بووە کە ئەرچی هاوڵاتی قورس نابێتن